بەیانیتان باش ڕۆژێکی باش و سبێدەیەکی خۆش و ئارام دەست پێ بکەن بۆ هیوام کام ڕۆژ دەست پێکێکی نوێ بێت بۆ تەواوی ئەو کار و چالاکیانی هەتانە و لەگەڵەوەشدا تەندروستێکی باشتان هەبێ بە هیوای لەش ساغی بۆ هەمووان بە هیوای خۆشی بۆ هەموو بینەران و بیسەرانمان لە هەر شوێنێکی ئەم جیهانە بن کە بینەری بەیانی 24ە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی ڕادیۆیە بۆیە لەسەرەوە بابەتمان بۆ ئامادە کردوون جگەلەوەش باسی چەندین زانیاری دیکەتان بۆکەین سەرەتاش بە هەندێکیان ئاشناتانەکەن. ئەمڕۆ ڕۆژی گیانی ڕادیۆیە لە مێژووی گەلی کوردستان و شۆڕشەکانیشدا ڕادیۆ ڕۆڵێکی گرنگ و بەرچاوی هەبووە تا ئێستاش ڕادیۆ لەلایەن بەشێکی هاوڵاتیان سەرچاوەی زانیاری ئاگاداربوونە لە ڕووداوەکان. قەبزی لە منداڵان چەند هۆکارێکی هەیە و بە گوتەی پسپۆڕانیش لە هەر 5 بۆ 10 منداڵێک یەکێکیان تووشی قەبزی دەبێت. ئەم بەیانیە لەگەڵ پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان باسی قەبزی لە منداڵان دەکەین. ڕازاندنەوەی پەنجەرە و داپۆشینی کەلێنی نێوان دیوار و پەنجەرەکە یەکێکە لە هونەرە ناوازەکان لای هاوڵاتیانی رووسیا. بەڵام ئێستا خەریکە ئەو هونەرە لە ناو دەچێت و لێکۆڵەرێکیش کار بۆ پاراستنی ئەو هونەرە و کللتوری ڕازاندنەوەی پەنجەرەکان لەلایەن رووسەکانەوە دەکات. ڕادیۆ لە مێژووی گەلی کوردستاندا گرنگێکی تایبەتی هەبووە بە تایبەت لە هەڵگرستانی شۆڕشەکان و هۆشیاری هاوڵاتیان ئەگەرچی زیادبوونی ئامرازەکانی گەیاندن و سوشال میدیا کاریگەری کردوتە سەر بیسەری ڕادیۆ بەڵام تاوکو ئێستا زۆرن و کەسانی کە گوێ لە ڕادیۆیەگرن وە جێگرەوەیان بۆ دانەناوە. وێنەکان دەمانگێڕنەوە بۆ 9 سەدە لەمەو پێش ئەو ساتەی خۆشەویستی هەوێنی کۆکردنەوەی مرۆڤەکان بوون. لە نێویشیدا گوێگرتن لە ڕادیۆ و گەڕان بە دوای حەیران و گۆرانیەک لە ڕادیۆیە کەشی ناو دانیشتەکانی گەرمتر دەکرد. خۆم ڕادیۆم کڕیوە ئەو ڕادیۆانم کڕیوە کە پارتێکی لەگەڵە بوو پارتی بچووکی لەگەڵا بوو. مامڕەفیق و هاوڕەکانی هێشتا وەک سەردەمی لاویان بە تامەزرۆیەوە گوێ لە ڕادیۆ دەگرن. تقریبا 1963ەوە ڕادیۆمان هەبوو هەر گوێمان لێ ڕاگرتووە. جا خەڵکەکە مەگەر یەکەیەکەیەکی ڕادیۆ ڕادیۆش نەبوو لێ لە لادێ ڕادیۆش نەبوو وەختە بە پارتیشم پێکردی خەڵکی ناودیاتن هەتاکو نیوەشە و دانیستن گویان لێ ڕاگر لە تەلەڤیزیۆنی تیان نەبوو. جاوە بۆ مە خۆمان مەژوڵەکە لە دوا ڕادیۆ بە تەلەڤیزیۆنەوە بۆ یەکبار و بۆ ئەو شتانە کە گوێمان لێ بزانی چی بێتی نەبێت. لە گوندەکەی مام مەحموود تەنها 3 ڕادیۆ هەبووە لەگەڵ تەواوکردنی کارەکانیان گوندنشینان لە دەوری ڕادیۆیەک بۆ بیستن و زانینی هەواڵەکان کۆ دەبوونەوە. لە قدەیەکە 2 کەس 3 کەس بووی ئیتر نەیبوو ئەرەوەڵا ئەنجا دوایی کە زۆر بوو هەموو ماڵە کڕی بووی هەموو ماڵەکەی کڕی ئەرەوەڵا ئەنجا ئەم ئەوەی کە پاتری لەگەڵ بوو ئەوە لەو غوبوو ئەنجا ئەم هینە داهات ئەمە ئێستا ڕادیۆکە پیر بە پیرلیشیە کرد ئیتر ئاوا گوێمان لێگرت وەرەوەڵا ئیخبار و میخوار و ئەمە کرا ئەوە و حکومەت ئاوای کرد و ئاواش دەبێ و ئاوا چییە بێ و ئەو گوێمان لێگرێرەوەڵا. زۆرن ئەو کەسانەی تەمەنی خۆیان بەخشیوە بە خزمەتکردنی کاری ڕادیۆیە. ئەندامێکی لیژنەی ناخۆش دەڵێت گۆڕانکاری لادا تاڕاوەک میدیاکارێت تاکو ئێستاش کا لە سەرگەیاندنی ڕۆڵی ڕادیۆ دەکات بەبایەخەوە دەڕوانێت تا ڕۆڵی ڕادیۆ لە سەردەمی پێشمەرگایەتی و لە ئێستاشدا. ئەگەر باز لە بایەخێک بکەین یاخود باز لە گرنگیەک بۆ ئێمە وەکو میلەتی کورد بکەین کە ڕادیۆ سەردەمانێک خزمەتێکی زۆر باشی بە بزافی ڕزگاری خوازی کورد کردووە لە سەردەمی شۆڕشەکانی بزافی ڕزگاری خوازی کووردا بۆ نمونە لە شۆڕشی
مەزنی ئەیلولدا کە هەم پاڵپشتی بووە هەم ورە بووە هەم پشتیوانی بووە هەم سەدایەک بووە کە بۆەوەی پێشمەرگە و شۆڕشی کورد لێەوەی هەست بە ئیرادەیەکی بەهێز بکەن و پاڵپشت و پشتیوانیان بێت و ئەو پەیامانی کە پێویست بووە بەدەستیان بگات. یەکەمین رادیۆی کوردی لە ساڵی 1939 لە بەغداد دەستی بەکارکردن کردووە. رادیۆ وەک وێزگەیەکی گرنگی گواستنەوە لە مێژووی کورد ڕۆڵی هەبووە. بە تایبەت لە خەبات و شۆڕشەکاندا هۆکارێک بووە بۆ گەیاندنی زانیاری بە پێشمەرگە. بەهۆی ئەو مێژوەشەوە تاکو ئێستا رادیۆی بایەخێکی تایبەتی لای بەشێکی زۆر لە هاوڵاتیان هەیە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. لەو پاکێجەی هاوکارمان دالیا کەمال بینیمان کە هێشتا رادیۆ لای هەندێک کەس بۆ خۆی گرنگی هەیە و چێژیشی هەیە ئەو بیسەری هێشتا ماوە، بەڵام لەگەڵ بەرەو پێشچوونی جیهان و جیهانی تەکنەلۆژیاش وا کات کە بیسەری رادیۆ کەمتر بێتەوە بۆ پێی کە هەم مرۆڤەکان سەرقاڵن بە ژیانی ڕۆژانانەوە هەم زانیاری و ڕووداوەکانیش زووتر و بەڕێگەی ئاسانترەگاتە دەستمان. بەڵام هێشتا لە جیهاندا ئەم ڕۆژە بە ڕۆژی گیانی رادیۆ ناسراوە کە لەلایەن یونسکۆ دیاری کراوە، لەلایەن ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانەوە ئەم ڕۆژە دیاری کراوە بۆی کە یادی رادیۆ بکرێتەوە و ئەو دەواازەی کە لە سەرەتای دەستپێکردنی میدیا و ڕاگەاندندا کاریگەریەکی زۆری هەبووە. لە سەردەمانێکدا هەموو جیهان سەرقاڵی گوێگرتن لە هەواڵێک بووە لە رادیۆ. من قسەی زیاتری لەسەر ناکەم، میوانداری دکتۆر سادق حەمەغەریبمان کردووە کە مامۆستای زانکۆی و پسپۆڕی ڕاگەاندنە لەگەڵدا لێرە گفتوگۆ لەسەر ئەم ڕۆژە گیانیاکەین. دکتۆر بەخێر هاتی بەیانێکی باش بۆیەوە. بەیانی باش بۆیەوە سپاس. زۆر سپاس. دکتۆر سەرەتا پێم خۆشە تو ئاماژە بەم ڕۆژە گیانیە بەی لە کێوە سەری هەڵداوە و هۆکاری دیاریکردنی 11 مانگ چی بووە؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە پاشان پیرۆزبای ئەم ڕۆژە لە تەواوی ڕۆژنامەنووسانی جیهانەکەم و بە تایبەتی ڕۆژنامەنووسان و کارمەندانی ئەو دامەزراوە میدیایە گرنگە کە ئەویش رادیۆیە. دیارە رادیۆ وەکو ئامڕازێکی گرنگی میدیایی دەرکەوتنی ڕاستەقینەی دەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 20م و پاش دەرکەوتنی رادیۆ بڵێن وەرچەرخانێکی گرنگ لە بواری میدیا سەری هەڵا، چونکە پێش رادیۆ ڕاگەیاندن گەیاندنی پەیامەکەی بە شێوازی یەک بۆ یەک بوو، واتە لە نێرەرێکەوە بۆ وەرگرێک لە ڕێگەی ڕۆژنامە، بەڵام کە رادیۆ دروست بوو دیارە شێوازەکە گۆڕا بۆ یەک بۆ زۆر، واتە کەسێک لە ڕێگەی ئامڕازێکەوە قسە ئەکا پەیامێگەنەرێ هەواڵ و زانیارێک بڵاو ئەکاتەوە بۆ هەزاران کەس لە شوێنە جیاوازەکانی جیهان و دەرکەوتنەکەشی دەگەڕێتەوە بۆ چەند زانایەکی زۆر بەناوبانگ، بە تایبەتی هێنرێک هرتسی ئەڵمانی، جۆلیل مۆمارکۆنی ئیتالی، ریجناڵ فسندنی ئەمریکی و ئەوانە کە هەموو ڕۆڵیان هەبوو، بەڵام دوجار بە ناوی جۆلی مۆمارکۆنی ئەڵمانیەوە جێگیر کرا کە 1996 کاری کرد بە جدی تا 1996 بە ناوی خۆیەوە وەکو داهێنانێکی مەزن بڵێن تۆمار کرا. ئەم وەرچەرخە ئەم دروستکردنی ئەم رادیۆیە ئەوەندە ڕۆڵ و گرنگی زۆر بوو، بە تایبەتی لە جەنگی جیهانی یەکەم و جەنگی جیهانی دووهەمدا ئەتوانم بڵێم لە پاڵ ڕۆژنامەیە لە کاریگەرترین ئامڕازەکانی ڕاگەیاندن بوو بۆ کاریگەری دانان لەسەر دروستکردنی ڕای گشتی و ئەگەر چیز بەداخەوە بەهۆی ئەوەی کە لە زەمەنی جەنگا بوو زیاتر کاریگەریەکەی نەرێنی بوو. ساڵی 1946 نەتەوە یەکگرتووەکان بە دەقیقی لە 1946 رادیۆیەکی دامەزراند دوای جەنگی جیهانی بڵێن دووهەم، بەو ئامانجەی کە رادیۆ کە لە جەنگی جیهانی یەکەم و دووەما ڕۆڵێکی نەرێنی هەبوو بتوانێت ڕۆڵێکی ئەرێنی ببینێ لە ئاشتەوایی چەسپانی ئاشتەوایی، نزیکردنەوەی گەلانی جیهان، نزیکردنەوەی وڵاتانی جیهان و هەروەها دروستکردنی قەراری سیاسی لەسەر وڵاتان، بەڵام بە ئاراستە ئەرێنیەکەی. ئەوە بوو کە لە ساڵی 2011 ئەکادیمیای بڵێن
ئیسپانی کە یەکێکە لە ئەکادیمیا گرنگەکانی بواری ڕاگەیاندن بە تایبەتی رادیۆ هەر خۆشی ئەکادیمیایەکی بواری رادیۆیە هەوڵی یاکە ئەم ڕۆژی دامەزراندنی رادیۆینەتەوە یەکگرتوەکان بکرێ بە ڕۆژێکی جیهانی تەبەنی کرا هەر بۆیە لە 2012ەوە بۆ یەکەمین جار ئەو ڕۆژە دیایی کرا و یادی رادیۆ کرایەوە وەکو ئامرازێکی گرنگ ئیتر لە 2012ەوە تا ئەمڕۆ هەموو ساڵێک یادی رادیۆ ئەکرێتەوە وەکو ئامرازێکی گرنگی ڕاگەاندن بۆ کاریگەریدانان لەسەر جیهان و هەر ساڵێکیش پەیامێکی هەبووە کە مەسەلەن بۆ نمونە پەیامی ئەم ساڵی رادیۆ لەم ڕۆژەیە بریتێ لە رادیۆ متمانە پەیامی 2000 مەسەلەن 21 رادیۆی نوێ و جیهانێکی نوێ مەسەلەن پەیامی 2020 رادیۆ جۆرایەت پەیامەکەم ساڵ کە رادیۆ متمانەیە مەبەست چیە لێی زۆر بەلامەوە شتێکی جوانە بەڕاستی ئەم ناونیشانە کە بۆ ئەم ساڵ ینی دیاری کراوە لەو ڕوانگەیەوە زۆر جوانە کە بەڕێزیشتان و هەروەها بیسەران و بینەرانیش ئاگادارن ئێستا ئێمە لە زەمەنی سۆشیال میدیایە بێمتمانەیەکی زۆر دروست بووە لای هەوڵاتی بە تایبەتی لە ڕێگەی میدیاوە هەواڵی فەیک و درۆ زۆر زیایی کردووە لەسەر بڵێن ئامرازەکان بە تایبەتی سۆشیال میدیا وای لێ هاتووە کە کاتی خۆی لە بڵێن تیۆری سوڵتەوی و لە ژێر دەسەڵاتە تۆتالیتارەکانە میدیاکە هەمیشە هەواڵی ناڕاستی بڵاو کردەوە خەریکە بگەڕینەوە بۆ سەردەمێک کە خەڵک متمانەی بە میدیا نەمێنێ واتە شتێک لە میدیا بڵاو بێتەوە بڵێن ئەمە قسەیەکی هەروەکو بڵێن ناڕاستە و چۆن لە کاتی خۆی عەرەبەکان ئەیانوت حەچیل جەرائد بە هەر شتێک کە ناڕاست بووایە ئەیانوت ئەوە قسەی ڕۆژنامەی واتە ئەوە قسەیەکی ڕاست نییە بەڵام ئێستا ئەم بڵێن ئەم هینە کە دانراوە ئەم دروشمێکی جوانە بۆ ئەوەی کە رادیۆ یەکێک لە هۆکارەکانی مانەوەی ئەوە بووە کە متمانە بە رادیۆ هەیە ئەتوانێ ئەو متمانەیە لە ئێستا بهێڵڕێتەوە پێ وایە ئایا بوونی ئەو ئامرازەوە کە دەو متمانەیە بهێڵێتەوە لای بیسەرێک یاخود بەکارهێنەرانی یاخود ئەو کەسانن کە کاری تیاکەن دامەزرێنەرانی رادیۆن بەڕێوەبەرانی رادیۆن ئەمانەی هێڵنەوە متمانە بوون لای خەڵک بە رادیۆ بڵێ طبعاً سێرکە ئێستا مەسن رادیۆیەکی وەکو بڵێن CBS ئەمریکی لە سەرەتای مەسەلەن سەدەی بیستەمەوە لە سەرەتای رادیۆ هەیە تا ئێستا هەمان متمانەی شعبی ئەمریکی متمانیان بەو رادیۆیە هەیە مەسەن رادیۆیەکی وەکو BBC لە 1922ەوە دامەزراوە هەتاوەکو ئێستا مەسەن خەڵک متمانەی بۆ رادیۆ هەیە ئەمە رادیۆ لەبەرەوەی ئامرازێکە ڕۆژنامنووسەکانی دیارن شوێنی هەیە بەرپرسیارەتیان هەیە ژووری بڵێن شرۆڤە و شیکار و دەرهێنان و نووسین و پیاچوونەوەی بڵێن هەواڵی هەیە هەموو ئەمانە هۆکارن و فاکتەرن بۆ ئەوەی کە رادیۆ بمێنێتەوە وەکو سۆشیال میدیا نییە سۆشیال میدیا تایبەتمەندی وایە کە زۆرێک مەسەلەن کەسێک لە ڕێگەی ئینتەرنێتەوە بۆ خۆی لەوانەیە ئامرازێکی رادیۆ بەڕێوە بەرە هیچ یەک لەو تایبەتمەندیانەشی نەبێ بۆیە رادیۆ توانیوێتی بۆ نمونە هەم ڕۆڵی خۆی بەرجەستە بکە و هەمیش بە شێوەک لە شێوەکان متمانە دروست بکە لای بیسەران لە هەر کوێ بن ناڵێم هەموو رادیۆیەک توانیوێتی ئەوە بکە بەڵام بە دڵنیاییەوە رادیۆ بەهۆی ئەو تایبەتمەندیانەی کە هەیەی ئەتوانێ ڕۆڵێکی زۆر ئەرێنی دروست بکە و متمانە و ئاسایش و ئارامی بۆ کۆمەڵگە بژێڕێتەوە باشە دکتۆر لە ڕابردوودا هەرێمی کوردستانەوە ئێمەی کورد گرنگێکی زۆر دراوە بە رادیۆوە رادیۆش بۆ خۆی ڕۆڵ و کاریگەریەکی گەورەی هەبووە هەم لە شۆڕشەکان هەم لە جیهانی کۆمەڵایەتی کوردستانە هەموو ئەمانە کاریگەری هەبووە بەڵام ئێستا بەوەی تەکنەلۆژیاوە ئەمە کاڵ بۆ تۆ ئایا چی بکرێت بۆی کە ئەو دەستگای یاخود ئەو کە پێوترێن یەکێکە لە ئامرازەکانی گەیاندن کە رادیۆیە چی بکات بۆی بتوانرێ ئەو متمانەی بمێنێتەوە یاخود کاریگەری جارانیشی نەبێت هیچ شان بەشانی سۆشیال میدیا بڕوات پرسیارێکی جوانە دیارە میلەتی کورد سەرەتا لەبەر بۆ هۆی دابەشبوونی و ژێردەستەبوونی بەداخەوە خۆی تا
ماوەیەکی زۆر خاوەنی رادیۆی خۆی نەبووە هەر بۆیە وڵاتانی تر هەوڵیان ناوە بە زمانی کوردی ینی رادیۆ هەبێ ئەوە بوو مەسەن سەرچاوەکان ئاماژە بەوەکەن کە لە ساڵی 1920 لە قەوقاز لە یەکێتی سۆڤێتی جاران رادیۆ هەبووە لە 37 مەسن لە یەریڤان رادیۆ هەبووە لە 41 لە بەیروت رادیۆی کوردی هەبووە رادیۆ ڕۆژهەڵاتی ناو بووە مەسەلەن لە 42 لە یافا رادیۆ هەبووە پێشەوە لە ساڵی 1930 بۆ یەکەم جار بڵێن لە بەغدا بەشی کوردی بۆ چارێکی کراوەتەوە لە رادیۆی بەغدا ئەمان هەموو ئەوەمان پێ ئەڵێن کە لە سەرەتاوە رادیۆ خۆی کورد خاوەنی ئەو ئامرازی خۆی نەبووە بەڵام بە خۆشحاڵیەوە پاش ینی شۆڕشەیەک لە دوای یەکەکانی کورد بۆ یەکەم جار لە بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان لە دەی نیسانی ساڵی 1946 کورد دەبێتە خاوەنی رادیۆی خۆی لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئاماژەی پێ بکەم بۆ بەڕێست و بیسەران و بینەرانیش کە ڕۆژنامەی کوردستان لە کۆماری مەهاباد کە پێش رادیۆکە دەرچووە ئەو ڕۆژنامەیە کە رادیۆکەدا ئەمەزرێ تایتڵێک دەنووسێ بەو ناونیشانە کوردستان قسان دەکا ینی زۆر شتێکی جوانە کوردستان قسان دەکە ینی پێش ئەوە کورد و کوردستان نەیانتوانیوە زمان حاڵی خۆیان بن ویان تۆ دەنگ و دەنگی خۆیان بگێنن بە جیهان هەم مەبەست لەوە بە کە کورد قسەکە کە کوردستان قسەکە کە خودی رادیۆکە قسەکە چەندین ئاماژەی لە پێش بووە لەوە بەدواوە لە شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کورد لە باشووری کوردستانیش بۆ یەکەم جار بە خۆشحاڵیەوە ساڵی 1963 رادیۆی دەنگی کوردستان دا ئامەزرێ کە تا ئێستش بەردەوامەوە ڕۆڵێکی زۆر گەورەی هەبووە لە خەباتی گەلی کووردا و لە 79 رادیۆی دەنگی گەلی کوردستان دا ئامەزرێ ئەو رادیۆانە هەموو دەبنە دەنگی مەزلومیەتی کورد دەنگی خەڵکی کورد دەنگی شۆڕشی کردووە ئەو رادیۆانە دەتوانن مەسەلەن هاندەرێکی باش بن یەکەم بۆ شیارکردنەوەی تاک و ئاگادارکردنەوە لە زوڵم و ستەمی کە میلەتی کورد دەکرێەوە هەروەها هاندانی خەڵکیش بۆ خەبات و بەرخۆدان لەو کاتە بەدواوە کورد توانیوێتی مەسەلەن ئەو ئامرازە بەکاربێنێ وەکو ئامرازێکی گرنگ بەڵام دوایەوە دوویەک بە خۆشحاڵیەوە لەو کرانەوەی کە دروست بوو لەسەر ئاستی جیهان و هەرێمی کوردستان بە تایبەتی رادیۆ زیاتر پەرێسە زیاتر گرنگ بوو بەڵام سۆشیال میدیا تا ڕادەیەکی زۆر لەوانەیە ئەتوانم کاریگەری لەسەر سەرجەمکایە میدیایەکان هەبووە ئێمە ناتوانین بڵین کە بیسەری رادیۆی کەم نەکردوێتەوە بەڵام رادیۆ وەکو ئامرازی تەلەڤیزیۆن وەکو ڕۆژنامەکان توانی خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم ئامرازە نوێیە کە تەکنۆلۆژیایە ئەویش وای کرد ئەو خۆ گونجانە وای کرد کە دوانەکەوێت لە کاروانەکە ئێستا ئێمە لەسەر ئاستی گیان لە تۆڕە کۆمەلەکان رادیۆ دیجیتاڵیمان هەیە ئەمە وای کردووە کە لە هەر کوێبی رادیۆ بەردەست بێ لەبەرەوە رادیۆ بە هەمان شێوە بیسەرەکانی هەندێک گواستەوە بۆ تۆڕە کۆمەڵایەتەکان کە لەوێەوە تۆ بتوانی بیسەری رادیۆ بی لەبەر ئەوە ئێستش لەگەڵ ئەو پەرەسەندنی تەکنۆلۆژیا گەیاندن و ڕاگەاندن و سۆشیال میدیا رادیۆ بە پێی توێژینەوەکان هەر بەڕاستی دەور و ڕۆڵێکی زۆر گەورەیە چونکە رادیۆ من خۆمەڵم سێ سیفەتی زۆر گرنگی هەیە یەکەم سیفەتی ئاسانی لە بڕینی سنوورەکان هەرزانی لە بڕینی سنوورەکان وە سانایی یعنی ئەم سێ سیفەتە کە لە رادیۆیە لە هیچ ئامرازێکی ترانیە جاران ئێمە کێشەی ئەوەمان هەبوو رادیۆ بێ بۆ نمونە رادیۆیەک پیلی تیابێ یان مەسەلەن بە وزە ئیشکە وزەی کارەبا ئێستا رادیۆ هەیە هەر بە وزەی خۆریشەکە لە دەشتەکان لە ناو مۆبایلەکان بە وزەی خۆریانی ئێستا ئامرازی رادیۆ زۆر زۆر ئاسان بووە و بەڕاستی ئێستا لە سەرجەم شوێنەکان رادیۆ بە ئاسانی بەکاردێمە ئاگامان لە خۆمان نییە بۆ نمونە من بۆ خۆم ئاگامان لە خۆمان نییە ڕۆژانە ئێمە لە ناو سیاریا کەمتر نییە لە دوو کاتژمێرەوەی کە ئێمە رادیۆ بەکاردێنین هەرچیتە ناو سیارەکەتەوە رادیۆ بەکەنجێ هەر یەکێک لە ئێمەش بەوەی شوکاری خۆ ڕۆژانە سعات دو سعات سێ سعاتێک لە ناو سیارایە هەر واژ هەستیش پێ ناکێ کە بەکاری دێنی بەڵام دوجار ئەمە بەکاری هێنانە تۆ سوود لە رادیۆ بەشێک لە پێگەکەی خۆی ماوە دکتۆر میدیا ئێستا بە شێوازێک لە جیهاندا پێشکەوتووە کە گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە و ئایا شێوازی نووسینی هەواڵ لە رادیۆ لەگەڵ تەلەڤیزیۆن و لەگەڵ ڕۆژنامە چ گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە و چ جیاوازێکی هەیە لە ڕاستیە
من ئەڵێم پێش ئەوە حەزەکەم شتێک بۆ رادیۆ لەسەر رادیۆ بڵێم رادیۆ لە مێژوو تا ئێستش لە گرنگترین ئامرازە ئاراستە کراوە میدیاییەکانە کە زۆرترین سوودی بۆ وڵاتانی دنیا هەبووە. یعنی لە ساڵی 1920ەوە ڕووسەکان دێن رادیۆ ئاراستەکراو دا ئامەزرێنن بۆ کاریگەری دانان بۆ لەسەر وڵاتانی تر گواستنەوەی کولتور و دابوو نەریتی خۆیان. کەواتە پێ دوای لە ڕووی کاریگەریەوە تا ئێستا هیچ ڕکابەرێکی نەبوو؟ نە ئێستش بە ئێستاشەوە کە ئێمە قسەی لەسەرەکەین رادیۆ بەهێزترین ئامرازی ئاراستەکراوە کە ئامرازە ئاراستەکراوەکان گرنگترین ئامرازن بۆ کۆمەڵگە و وڵاتەکان بۆ کاریگەری دانان لەسەر کولتوری وڵاتانی دەرمەسن بۆ نمونە فەڕەنسیەکان بەو هەموو میدیا ئەملاقەیانەوە هەموو میدیان کۆبکەرەوە بەقەت مۆتی کارلۆی دەولی نێودەوڵەتی کە لە ساڵی 1970 دامەزە و کاریگەری لەسەر وڵاتان دانەناوە بە تایبەتی وڵاتانی عەرەبی. مەسەن BBC هەموو میدیای بریتانی کۆبکەرەوە بەقەت BBC عەرەبی کە ساڵی 1938ەوە بەشی عەرەبیدان بۆ کاریگەریدان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبووە. ئێمەش میلەتی کورد بەڕاستی رادیۆ ئاراستەکراوەکانمان زۆر کاتی خۆی ئەگەرچی بە زمانی بێگانە بوون بەڵام زۆر کاریگەریانە بۆ لە ناسینی کووردا. ئێستش ئێمە لە ڕێگەی رادیۆ زۆر ئاسانە رادیۆی ئاراستەکراومان هەبێ بە زمانی فارسی، تورکی، عەرەبی، ئینگلیزی، فەڕەنسی بۆ کاریگەریدانان لەسەر وڵاتانی تر چونکە زۆر بە زانایی قاڕەکان ئەبڕێ بە ئاسانی ئەیبڕێ بە هەرزانی ئەیبڕێ لەبەرەوە کاریگەری داناوە. بۆیە ئێستش لەم زەمانەیە بڵین رادیۆ بە یەکێک لە ئام ڕازە بڵین هەرە گرنگەکان دائەندرێ بۆ وەڵامەکەی بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێز. طبعاً ئێستا هەڵەیەکی زۆر گەورە هەیە لە میدیای کوردیە ئەویش ئەوەیە میدیای تەلەڤیزیۆن ینی هەواڵ و زانیاری تەلەڤیزیۆن ڕاستەوخۆ لە کۆمەڵگەی ئێمەیان نەقڵەکرێ بۆ رادیۆ لەبەر ئاسانکاری ڕێک فیشەی تەلەڤیزیۆنەکە ئەدەن لە رادیۆکە هەمان هەواڵ بە هەمان ستایل بە هەمان نووسین لەوێ بڵاو بێتەوە بەڵام ئێمە ئەبێ بزانین کە نووسینی رادیۆ جیاوازە لە نووسینی رادیۆ لە تەلەڤیزیۆن. تۆ لە تەلەڤیزیۆنە باسی شوێنەکە کە ئەڵێ ئەو ڕووداوە لێرە ڕوویداوە خەڵکەکە شوێنەکە ئەبینێ ئەڵێ ئابوو شێوەیە ڕوویداوە یارمەتی دەرەبێت. بەڵێ بەشێکە لە تێگەیاندنی وەرگر بەڵام رادیۆ خەڵک شوێنەکە نابینێ تۆ بێ بە چەمک و دەستەواژەکان وێناکەی لەلا دروستکەی واتە تۆ بە شێوەیەک هەواڵ و زانیاریەکان دابڕێژی کە ئەو لە شوێنی ڕووداوەکە نەبێ وێناکەی لەلا دروست بێ. مەسەڵەن تۆ باسی شوێنێکی هەرێمی کوردستانەکەی بەو شێوەیە بیڕازێنیتەوە خەڵک هەست بکات لەوەیە باسی ڕووداوێکەکەی بەو شێوەیە باسێکی کە خەڵک هەست بکات لەوەیەوە یەکێک لە گرنگترین بەڕاستی داڕشنە جوانەکانی رادیۆش ئەوەیە کە تۆ چۆن هەواڵێک زانیاریەک شتێک دابڕێژی کە خەڵک یعنی وێناکەی لەلا بەرجەستە. ڕاستە. دکتۆر سادق زۆر خۆشحاڵ بووین کە میوانی بەیانی 24 بووی سپاس بۆی کە بەیانێتەوەرەکەمان دەوڵەمەند بوو باهۆی تۆ سپاس بۆ بەڕێستە. سپاس بۆ ئێوەش. بابەتێکی دیکەمان هەیە کە گرنگە قسەی لەسەر بکەین بۆ پێی کە ئێستا منداڵان بەهۆی خواردنی دەرەوە یاخود جبس و ئەو خۆراکانی لە دەرەوەی کڕن زۆربیان ناتەندروستن واکات منداڵ تووشی قەبزی بکات. قەبزی لەناو منداڵانیشدا چەند هۆکارێکی هەیە و بە گوتێ پسپۆرانیش لە هەر 5 بۆ 10 منداڵێکێکیان تووشی قەبزێ بێت. پزیشکانی پسپۆر لە نەخۆشیەکانی منداڵان ئاماژە بەوە دەکەن کە منداڵی توش بوو بە قەبزی هەمیشە بەوە جیا دەکرێتەوە کە درەنگ سکی دەردەچێت یان ناتوانێت بە باشی دانیشێت. پزیشکان ئاماژە بۆ دەکەن کە خۆراک و کەمجوڵەی و هەندێک جار چەند نەخۆشیێکی ناو هەناو هەروەها بۆ ماوەی هۆکارن بۆ قەبزی لە منداڵ. لەسەرم بابەتە کە زۆر گرنگە بە تایبەت بۆ دایکان و باوکان تابزانن هۆکارەکانی چییە و منداڵەکەیان بپارێزن لەو نەخۆشی یاخود لەو حاڵەتانە. ئێمە میوانداری بەڕێز دکتۆر ئەکرەم ئەتروشی
پزیشکی پسپۆڕی منداڵانمان کردووە کە بەشێکی ڕاستەخۆ لە دهۆکەوە لەگەڵمانە. سپێدە باش دکتۆرم پێمان بڵێ هۆکارەکانی توشبوون بە قەبزی لە ناو منداڵدا چییە؟ سپێدە باش. بەێ هۆکاری هەری سەرەکی بۆ قەبزبوونێ جوورێ خواردنەیە ئەو جۆرێ زارۆکت خوتن ڕاستی ئەو خواردنە کو یا کێم ڕیشال بیتن یا گەلێک دوهم بیتن ئەو بیتە ئەگەری سەرەکی ئەگەری دوێ کێم جۆڵانەوە کێم لڤین ئەوژی سەبەبێکی سەرەکیە یا سیەت بیتە کێم ڤەخارن کێم شل ئاو و شلە منی بێنە ڤەخارن ئەوژیت بیتە ئەگەرێکی سەرەکی کێم جارە نەخوشیت بنە ئەگەرێ توش بوونێ بەلکی ئەگەرێن سەرەکی ئەو هەر ئەفەرسێکانە. بەڵێ باشە دکتۆر ئەگەر بەورتر بۆمان ڕوون بکەیتەوە ئەرچەندە من هەندێک ئاماژەم پێەیە حاڵەتەکە چۆنە بەڵام ئەگەر بەڕێستان ئاماژەی پێبن ئایا ئەم حاڵەتە یاخود ئەمە نەخۆشیە یاخود کاتیە حاڵەتێکە کە بەهۆی بە هۆکارێکی دیاریکراوە منداڵەکە تووشێ بێت و چۆن تووشێ بێت چۆن بزانین کە ئەو منداڵە تووشێ و حاڵەتە بووە. بەێ ئەوخۆ نەخۆشیە بەلکو یا درێژخایەنە بەداخەوە ینی درێژخایەنە gelek vedkejît û bedaxewa yanî semyanê zarokê gelek giringî ve nagirin. Yani bepêçewane heker zikçûn bîtin gelek xemêdê pêxûn û ew ê dibin bes heker ew ji ber qepsiyê bîtin gelek xemê jê naxûn. û ew bedaxewa ve bepêçewaneye divêt gelek xem jê bête xwarin li gel çareseriya dirist renge ev çareseriya bu mavê 2 sala pî keşîte ve hinde cara heta 2 sala jî vedkeşîtin bu çareseriya heta dîmahîk bêt ku ji ber ku ev e ne tiştekî asan e bu çareserkirinê em neşên polîn bikin wek nexweşî belku wek giraniyeke li ser leşê zarokî divê bête çareserkirin. بەڵێ دکتۆر ئەو جیالەوەی کە باستان کرد هەندێکیان بۆ ماوەی 2 ساڵە خیانێت بەڵام هەندێک جار حاڵەتەکە ماوەیەکی کاتیە ئەمە هۆکارەکەی چییە هەر پەیوەندی بەوە هەیە کە منداڵەکە خواردنی ناتەندروستە خوا یاخود نەخۆشیەکانی کە ئەبێتە هۆی ئەم حاڵەتە لە منداڵەکە یاخود کە شوهەوا بۆ نمونە زۆرجار منداڵەکە سەرمایە بێ ئەمانە کاریگەریان هەیە کە بۆ ماوەیەکی کاتی و منداڵە توش ببێت. بله راستی او قبضبونا کاتی او گریدایی به نخوشی ها او که گویی سرما بیتی آن هر جور نخوشیک دلچون خورنه دیگه لکیم بیتن دی خورنه کیم خود او دی بیت اگر کیم در کفتنا دست واسطی رزاروکی او جی جور قبضی درست کتن بس خوشبختانه او قبضاتی چه جورا نبیته هوکارک بو پتر آلوزبون اتراوش زاروکی دا یا کاتیه یا دمکیه یا کارتیه هر قبساتیه که کمتر بیتن ماوی 2 هفتیه ام نشیم بجینه قبساتیه که درش خواین او بابتی که ام بگرنگی پی دین او یا درش خواین او که 2 هفتیه و پیهل خواینیتن او یا گرنگ بومه و پیوستی بچاره سریه. باشە دکتۆر منداڵ لە سەرەتای ژیانی یاخود لە مانگەکانی سەرەتاوە منداڵ تووشێم حاڵەتە زۆرە بێت ئەمە پەیوەندی بە شیرەوە هەیە اینجا پێمان بڵێ ئایا شیری دایکەکە تا چەند کاریگەری هەیە لەسەری و شیری خوتوژ یاخود شیری وشک کە ئەدرێ بە منداڵ ئەمانە چه کاریگەریەکیانە بێت لەسەر قەبزبوونی منداڵ. بله بداخواه کم پابند بون شیردان سروشتی شیر دیگه اوجی اگری که سرکیه بو بلاف بونا قبضیه دف منال شیر خوریت کو تمنی و جیری ساله که جبر کو او شیره کوش شیره چله پیداد بیتن او پروتینی تیدا الگل او دهنی تیدا توی جوریه یکو یعنی ریخولین زاروکی نی آماده درست هرز بکته و اجبر وی که هندک مرکب چیت کن کو زحمت بمودرچونه و بنا اگر قبض بونه بس هندک فرمولایت هین کو هکر هند جورت
شیر زاروکا تایبەت فۆرمیلای تایبەت بزاروکا هێنە چێکردن هەندێک مۆدیفیکیشن یان هەندێک گۆڕانکاری تێدات هێنەکردن دوه نێوێدا و پرۆتی نێوێدا ئەو بنە ئەگەر و ئەف ئاستەنگە گەلێکە بەربەڵاو نەبیت ئەگەر گەلێک پابندی هات بۆکردن بەخواردنە شیری دەیکێم باوەرەدا ئەف ڕێژە قەبزبوونی گەلێک کێمتر لێ هێتن دەف منداڵان چونکو شیری دەیکێ یەپێکات یەژوان کەرستان یەک و تەرخانگرینە و بێنە هەرسکردن ژلای ڕیخولەیەن زاروکی و بشێوەیەکی درست چونکو شیری مرۆڤیە بەلکو یەدی شیری چێلەیە و ڕیڤێکێت زاروکی نەت ئامادەنە بشێوەیەکی درست هەرز بکەنەوە و بەداخەوە هەندێکی دیش بەرک و ئەرزانیە نرخی ڕات بنبدانە شیرێ سروشتی بوو زاروکی شیرێ چێلێ وەکی خۆ ینی بەی مۆدیفیکیشن ئەو دبیتە ئەگەرێ قەبزبوونە گەلەکە تند بەداخەوە هەندێک دەیباب بەر ئەگەرە ئەرزانبوونە نرخێوی شیرێ یێمەزنە بکارتینن ئەو دفێتن نەهێتە دام زاروکە هیچ شێوەیەکی تایبەتی بوو زاروکی ژێری ژیە ساڵێکێ ئەش بەرکوت بیتە ئەگەرێک بۆ قەبزبوونەکە گەلەکە تند باشە دکتۆر لە ناو دایکان زۆر باوە کە باسی واکەن هەندێک خۆراک یاخود میوە هەیە ئەبێتە هۆی دروستبوونی ئەم حاڵەتە ئێوە تا چەند هاوڕان لەگەڵەوەی بۆ نمونە مۆس لەوانێ منداڵەکی پێینەکەوێت تووشی قەبزی بکات یاخود خواردنی هەنار ئەمانەت تا چەند دروستە بەڕای پزیشکان بەل ڕاستە هەندێک کەرەستێن خواردنی بشێوەکی گشتی ئەش بەرک و پێک هاتەوە وەکی من ئاماژە پێکیری دەست پێکێ کەمی ڕیشال ئەو دویتە ئەگەری هەرێ سەرەکی یا دوێ پتربوونە نشایەت ناودا و یاسیە هەندێک جۆرێن چاوریات ناو وێ خواردنێدا ئەڤەت بنە ئەگەر بۆ چێکردنە کەرەستەیەکێ وەسابیتن و ڕیخۆلە نەکاریتن شێوەیەکی درست پاڵ دەتەوە ئۆدبیتە ئەگەرێ قەبز بوونێ ژوان خواردنە شێوەیەکی سەرەکی مۆزوەکی تا ئاماژە پێدەکێری و بتایبەتی مۆزە نەگەهشتی ئەو موزەک و نەگەلەکە گەهشتی بیتن ئەو ئەدبیتە ئەگەرێ پەیدابوونە قەبزبوونێ دەف پرانیا زاروکە هەروەسا پتات هەر شێوەیەکی بیت چ کەلاندی بیت چ قەلاندی بیت و بەداخەوە ئەف پتاتێ بشێوێ چپس تێنە چێکردن بۆ زاروکە ئەو گەلێک تێنە خواردنش لای زاروکەوە ئەو ژێت بنە ئەگەرێکی سەرەکی هەروەسا شیرەمەنی و بتایبەتی ماست ژی ئەو ژێت بیتە ئەگەر بۆ توش بوونێ وش بیر نەکەین خواردنە هەرە سەرەکی دەف مەزن و زاروکە هەمیە و برنج و هەر پێک هاتەیەک و برنجت ناو دەهەبیتن بەداخەوە ئەو ژیت بیتە ئەگەرێکی سەرەکی بۆ تۆش بوون ئەوە خواردنێت سەرەکینە ناف خواردنە زاروکەدا کۆت بنە ئەگەرێ توش بوونە قەبسەتیە باشە دکتۆرە کرم زۆر جار منداڵی ساوا منداڵی بچووک بەهۆی ئەوەی کە جوڵەی پێ ناکرێ یاخود هەندێک جوڵەی وەرزشی هەیە کە پێیان ناکرێ ئەمە بێتە هۆی دروستبوونی قەبزی یاخود پێویستەکە منداڵی بچووک منداڵی ساوە ئەو جوڵانەی پێ بکرێکە وەکو جۆرێکە لە وەرزش یاخود جوڵەی دەست و پێیەکانی وە شێلانی سکی ئەمانە کاریگەریانە بێ یاخود باشە بۆ منداڵ بەڕاستی جوڵانەوە هەر سەخلەتێکی زاروکیە زاروک تایبەتی پشتی ژیە و ساڵ و سێ هەیوە ساڵ و نیوە گۆڕات بیتە پیا و جۆڵانەوەیت کە جۆڵانی گەلێک کرد گەلێک جۆڵانەوەیت کرد پشێوی سروشتی بەداخەوە ژبەر ئەف گێمن ئەلکترۆنیک هەروەسا مۆبایل و ئایپاد یان هەندە جارا پرۆگرامین تیڤە بێت تایبەت بۆ زاروکە بەداخەوە ئەف دژی سروشتێ زاروکی جۆڵانەوە گەلەکە کێمە زاروک دەمژمێران ڕینتە خارێ بەر ئایپادێ یان مۆبایلێ یان هەر شێوەیەکێ ئەف گێمت ئەلکترۆنی بیتن و دەکەتن ئەف گێم جۆڵانەوە ڕاستی بەداخەوە ئەوژی ئەگەرێکە و تۆشببوونە قەبسەتیە گەلێک پتر لێ بێتەوە باشە ئەمە ئەگەر مەبەست بوو ئەو مناڵم بیت ئەوێت یەکەم پێنج مانگ ئەو نەقەبسەتیە بەلکو ئەو جۆرە زەحمەتێکی یان گڤاشتنێکە الکاتی دەرکەفتنە دەساوێ ئەو ئەندە جارە ئەم نیشادەیکوە دەین و لنگێت زاروکی ببن بۆزەکی و ڕاستکەنەوە چەند جارێکە وەسا
ئەو هاریکارێک و جهێ دەستنوێژی بچێک فرەه ببیتن و دەرکەویت بەس ئەو قەبزبوون نینە ئەو جۆرەی جدایە وەکی قەبزبوونیە هەندە جارادەی پێت بێژن قەبزبوون بەلکو ئەو نەقەبزبوونە ئەو شێوەیەکی تایبەتە ئەو جۆرە وەرزش بزارێکی بێتەکردن یا باشە باشە دکتۆرە گەردووا پرسیار بە کورتی وەڵام بیتەوە ئەو حاڵەتە تا چەند مانگ یاخود تا تەمەنی چەندی ئەو منداڵە ئاسایی ئەگەر ئەو حاڵەتی هەبێت ئەو حالەتە گیڤاشتنێ بوو 5 تاکو هەندە جۆرە 6 مانگیش ئەتخواینیتن ئەگەرێوێ ئەوەک و نەهەماهەنگی دناوبەرە زەڤڵەکیۆن ماسوولکەین زکی و ماسوولکەین جهێ دەستە بۆستیر divê hemahengî navda hebîtin ke yekî givêşît ya dî sas bibîteve bedaxevel dev zarokê wî jî ev hemahengiyê nîne her du pêk ve givêşneve ji ber vê yekê wextê destavgehî te cihê destav derkeftinê asêd bîtin ji ber wê egerê dê zarok xwe givêşîtin û ku dê bez demê pîsatî derkevî derkevî bi şêweyekê siruştî wê nerme bes çi ye asan nîne derkevîtin ji ber wê yekê em nîşa dêkê deyn ku vî cora werzişa asan pê biketeve lingê wî bikêşît bozekê wî dirist rast keteve bikêşît û rast keteve çend careka bîte egerê asankirina derketina dest nibêjin. پرۆفیسۆر دکتۆر ئەکرەمە تروشی پزیشکی ڕاوێژکاری نەخۆشیەکانی مناڵان سپاس گەمڕۆ لە دووهۆکەوە لەگەڵ مابووی زۆر سپاس بۆ تەواوی زانیارەکانت. دوای ئازادکردنی شاری مووسڵ جارێکی دیکە خەریکە ئاڵوگۆڕی بازرگانیە گەڕێتەوە شارەکە وردە وردە ئەو شارە ئەبوژێتەوە بۆ ئەم مەبەستە پێشانگایەکی بازرگانی و کەلوپەلی ناوماڵ بەرهەمی خواردن لە مووسڵ کرایەوە خەڵکی مووسڵیش بەکردنەوەی پێشانگاکە دڵخۆشن و بە هەلێکی باش بۆ دۆزینەوەی هەلی کاری دادەنێن. جارەکادی دەرگەهێن پێشانگەهانەی نەوە نێو دەوڵەتی لە هەمبەری خەڵکی هاتینەڤەکردن بازاریە گەرمەت ناوا پێشانگەهێدا بدەهان جۆرێن شیریناهی و تڕشی و جۆرێن ئاهێن خواردنێ و مۆکێتان هاتینە نەمایشکردن هاوڵاتیش بەهەیە کەل و پەلان تا ڕادێکی ترازینە و بگونجای لە هەمبەر بازارێن دی دەبینن. یەکەم جارە بەشداری دەکەم کردنەوەی پێشانگاکە لە مووسڵ کارێکی باشە ئێمە پشتیوانی ئەم پێشانگا دەکەین بە تایبەتی کاری دەست و نرخی کەلوپەلەکان گونجاوە. سعید ji welatê Îranê bo cara êkê beşdarî vê pêşangehê dibe pesna corên qeysiyên xwe dike yê geşbîna vî bazarî çûnke xelkekî zor di van rojan de qesta êrekirîne. جاری یەکەمە بەشداری ئەم پێشانگایە دەکەم خەڵکی مووسڵ بە شێوەیەکی باش پێشوازیان لێ کردووە پێش 4 مانگ جارێکی دیکە ئەو کەلوپەلان لە ئێرانەوە هێنرابوونە بازاڕی مووسڵ داخوازی خەڵکی زۆر لەسەر بوو. ji sala 2007 û ta demê azadkirina Mosilên ji destên Daeş li sala 2017 ev bajêrê mezin alûgora bazirganî gelek lêyekên bû jêrxana aborî jî ya lawaz bû. 4 salên dumahîkê de hewl hatînedan carekedî bazirganî lêxurt bibe. ئارمان ji vê pêşangehê bû bazirganî û kirînê ye taybet li destpêka bênvedana buharê da her dîsan nameyeke ji bo welatên ciyanê ku neynewa carekî din mîna caran jan lê vegeriyaye û barûdû xewê gelek baş e û taybet bi rêka pêşangehên taybet. ماوەی 3 ساڵانە ئەف پێشانگەهانەی نەوە نێودەوڵەتی هێتەڤەکردن vê carê 25 کۆمپانی تێدا بەشدارن و زۆربەیەوان ئاهێن خواردنێ و شیریناهیە و جۆرێن تەرشیە نەمایشکردنە. دەرمان بەعدلی کوردستان 24 مۆسڵ. هەندێک کەس هەن خولیایەکانیان لە ناو کارەکاندا ڕەنگەداتەوە یاخود ئەوەندە حەزی و خولیاکانیان تێکەڵەکەن کە پێچێت کارێکی زۆر ناوازە دەرچێت یاخود بمێنێتەوە. هەروەک چۆن وێنەگرێک نزیکەی 20 ساڵە وێنەی پۆترێت کەسایەتی ئەدەبی و هونەریەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەگرێت. ئەو خولیای ئەوەیە هەیە کە وێنەی پۆترێتیان بگرێ و هەڵیگرێ. هەر خۆشی باسیێواکە کە لە پشت هەموو پۆترێتێکەوە چیرۆکێک هەیە چیرۆکی ئەو کەسایەتی هەیە و ئەم شارەزایەلەی
یەکەم کاریشکە کردوێتی وای لێ کردو کە سەرنجی ڕاکێشا و بەردەوام بە لە سەرم کارەی ڕوخساری قالەممەڕەی هونەرمەندە وای کردووە کە ئەم هونەرمەندە هەان بدات بۆی ئەم کارە بکات و بەردەوام بێت ئێستا هەموو پۆترێتەکانی لە کتێبێکە ئامادە کردووە و بڵاوی کردوتەوە خۆی و کامێراکەی بە دوای بە زیندوو هێشتنەوەی کەسایەتیەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا دەگەڕێن. لوقمان ڕەحیمی کامێرامانێکی دیاری شاری بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەو ساڵانێکە بەو کامێرایە ڕێگەیەکی جیاوازی هەڵبژاردووە. دەیەوێ بە کێشانی پۆرترەی هونەرمەند و نووسەرانی دیاری ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەی لە ناخیاندایە لە ڕوخساریاندا نیشانی بدات. یەکەم جاریش ڕوخساری قالەمەڕە هانی داوەکە دەست بەو کارە بکات. کەسایەتی هایەکن کە لە دنیای هونەری ئەدەبی و موسیقی و وەرشیدا قسەیەکیان هەیە بۆ کتن لە ڕاستیدا خەونی ئەو کارە بۆ یەکەم جار بە پۆرتری قالەمەڕەوە گرووە و ئەمن چەندین جەلسە پۆرتری مامۆستا قالەمەڕەم کار کردووە نەهایەتەن ئەو پۆرتری کە لە کادری ئەکسکەشدا هەیە دەیبینن ئەوە وەکو ئەمەکشناسی و وەکو بەردی بناخە لە کتێبەکەدا وەکو ڕووجڵدیش دامناوە. لوقمان ڕەحیمی زیاتر لە 15 ساڵە سەرقاڵی تەواوکردنی کتێبی پۆرترەی کەسایەتیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بووە. لە کۆتاییدا توانی پۆرترەی 100 کەسایەتی هونەری و ئەدەبی کوردستان کە توانی ویەتی لە نزیکەوە بیان بینێت لەو کتێبەدا کۆبکاتەوە. بۆ هەموو وێنەیەکیش ڕوونکردنەوەیەکی بۆ نووسیوە. ئەوەش وەکو کەمترین خزمەت بە کەسایەتیە کوردەکان دەیزانێت. هەموو جارێ دڵم ینی من هەر پۆرترەیەک کە کارم کردووە چیرۆکێکشی لە پشتە. مەسەن بۆ نمونە ئەم پۆرتری مام خەدر خلە دەرزی هەیرانبێژی بە توانای کورد من هەر کاتێک کە چاو لە ئەم وێنەیە دەکەم باوە بفەرم دەنگی مام خەدر لە جۆمدایە ینی ئەحساس دەکەم ئەم کەسایەتی خەریکە بیتێک یان حەیرانێکم بۆ دەڵێ. یەکەم وێنەی پۆرترەی مێژوو ساڵی 1838 لەلایەن ڕۆبرت کارلسی ئەمریکی گیراوە. بەواتایەکی دیکە یەکەم جار بوو کە وێنەی ڕوخساری مرۆڤی تێدا بووە. ئەو کات پۆرترە تەنیا ڕوخساری مرۆڤ بوو، بەڵام ئێستا هونەری پۆرترە بۆ نیشاندانی کەسایەتی کەسێک لە ڕێگەی ڕوخساریەتی. کارێکە 20 ساڵە لوقمان ڕەحیمی لە بۆکان دەیکات. لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە باستیۆتان بۆکەین یینەوە لای کەسایەتێکی دیکە یاخود کەسێکی دیکە کە هاوشێوەی ئەو هونەرمەندی بۆکان بوو کە چۆن خولیای ئەوەی هەبوو وەنەی پۆترەتی کەسایەتیە هونەری و ئەدەبیەکان بگرێت. ئەم جارە باستیۆتان بۆکەین کە کەسێکی دیکە لە ڕووسیا چۆن حەزی بە وێرەگرتنی پەنجەرەکانە یاخود ئەو پەنجەرە و نەخشانەی کە لە دیوارەکان دراوە ئەو نەخشانەی کە بە دەوری پەنجەرەکانەوە کە ڕازانەوەی پەنجەرە و داپۆشینی کەلێنی نێوان دیوار و پەنجەرە یەکێکە لە هونەرە ناوازەکان لای هاوڵاتیانی ڕووسیا ئەو بە تایبەت گوندنشینەکان. بەڵام ئەم هونەرە ئێستا لە لێواری لە ناوچوونە کەم بۆتەوە لای خۆشمان زۆر هەبوو خانووە کۆنەکانی تێراوە یاخود بڵێن ناوقەڵا یاخود لە سلێمانی مەڵکەندی و ئیسکان ئەمانە هەمووی یاخود بڵێن کانێسکان ببورن ئەمانە هەمویان بەو شێوازە ڕازێنرابنەوە. بۆیە لێکۆڵەرێکی بواری پەنجەرەی دارینی و ڕووسیا 14 ساڵە دەگەڕێت وێنەی ئەم پەنجەرە جیاوازان ئاگرێت. تا ئێستا وێنەی نزیکی 22,000 پەنجەرەی لە ناوچە جیاوازەکانی ڕووسیا گرتووە و لە کتێبێکیشدا پاراستونی. ئەو دەوێت هاوڵاتیانی ڕووسیا هەان باد لەسەر پەرەپێدانی ئەو نەریتە جوانە و ڕێگیری بکات لە ناوچوونی یاخود وەکو نۆستالژیایەکی گرنگ بیهێڵێتەوە بێگومان خەڵکیش حەزیان بە بینینی ئەو پارچەیە یاخود ئەو شتانەیە کە وەکو نۆستالژیان لە ژیانیاندا. گوندی بێلەڤینۆیە لە دەشتە بەفراویەکانی ناوچەی نۆڤگۆرد لە دەوروبەری 100 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی مۆسکۆ هەڵکەوتووە. لێرە جوانترین نەریتەکانی دیزاینکردنی پەنجەرە دەدۆزرێتەوە.
جوانترین دیەکەر کە بەکاردەهێنرێت بۆ داخستنی بۆشاییەکانی نێوان دیوار و چوارچەوەی پەنجەرە. پێشتر خەڵک کاتی زۆریان بۆ تەرخان دەکرد، بەڵام خەریکە ئەم نەریتە نامێنێت. ئیڤان حافیزۆف 14 ساڵە لەسەر تاسەری وڵات دەگەڕێت و وێنەی ئەو دیزاینە ناوازانە دەگرێت و دەیەوێت بیان پارێزێت و زیندویان بکاتەوە. تا ئێستا وێنەی 22,000 دێکەری گرتووە. ئێمە گەیشتینە بیلاڤینەوە. لێرە یەکێک لە جوانترین خانوەکانی هەرێمی مۆسکۆ هەیە کە دێم نیگەران دەبم ئاخۆ خانوەکە ماوە یان نا، بەڵام وا دیارە هێشت هەماوە. ئەمە یەکەم توخم و دیمەنی خانووەکەیە چاو دەگرێت، واتە ئەمە جۆرێکە لە خاڵی چوونە ژوورەوە. تۆ پێت وایە جوانترین شت چیە لە ماڵەکەدا؟ دیکۆرەکانی پەنجەرەکە جوانن. هونەری دیکۆری پەنجەرە لە گوندێکەوە بۆ گوندێکی دیکە جیاوازن. ئەو نەریتەی ڕازانەوەی پەنجەرە بەدەگمن لە وڵاتێکی دیکە بەرچاو دەکەوێت، بەڵام لە گوندەکانی رووسیا هێشتا ئەم تەلارسازیە باڵا دەستا. لەگەڵ ئەوەشدا هێدی ون دەبن و خەڵکی پەنجەرەکانیان بە پەنجەرەی نوێ دەگۆڕن کە سادەن و هیچ جوانکاری و ڕازانەوەیەکیان تێدا نییە. ئیڤان کتێبێکی داناوە و هەموو وێنانەی گرتوونی لە کتێبەکەدا جێ کردوونەتەوە بە مەبەستی پاراستنیان و نایەوێت ئەو تەلارسازیە جوانە لە ناو بچێت. هیچ کتێبێک کەتەلۆگ و دیکۆرەکانی پەنجەرەی هەرێمی مۆسکۆ و دیکۆرەکانی پەنجەرەی هەرێمی ڤلادیمیر و هەرێمی کالوگا و ئەوهانیە، بەڵام کاتێک سیر دەکەیت دەبینی بەڕوونی جیاوازن. دیکۆرەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە جیاوازن. دەمەوێت هەمووی کۆ بکەمەوە وەک چیرۆکێک زیاتر دەیڕێژمەوە، نەک وەک کەتەلۆگ. خەڵک دەتوانن ئیلهام لەم چیرۆکانەدا بدۆستنەوە. Открытка, как выглядел этот дом. Мы, кстати, были не очень далеко от этого места. Это вообще идея в популяризации в том, что هیچ کارێک بۆ پاراستنی ئەم دیکۆرە ناوازانە نەکراوە کە دەبوو بکرێت. بۆیە من دەمەوێت ئەم دیزاینە جوانانە بپارێزم تا ئەو هونەرە جوانە لە ناو نەچێت و خەڵکی بایەخ بدەن بە پاراستنیان و لە تەلەرسازی نوێژدا بەکار بهێنرێت. ساڵی 2020 ئیڤان کەمپەینێکی گەورەی دەست پێ کرد بۆ بەرهەمێنانی مۆدێلی پەنجەرەی نەریتی. ئەو دەیەوێت پەنجەرەی هاوشێوە پەرە پێ بدات. کۆمەڵێک دیزاینی نمایش کردووە و خەونیشی ئەوەیە پێشانگایەکی گەورە بکاتەوە بۆ نمایشکردنی وێنەی ئەو پەنجەرانەی کێشاونی تا هاوڵاتیانی رووسیا هان بدات لەسەر بەکارهێنانی دیزاینی پەنجەرە کۆنەکان و بەرز نرخانی کاری جوان و ناوازەی خەڵکی کە پێشتر لە پەنجەرەکانیان بەکاریان هێناوە. لەگەڵ پێشکەوتنەکانی جیهانیا خۆت شارستانێت و ئەو پیشەسازیانەی کە ئاکرێ ئێستا لە بواری خانوو بێت یاخۆت شوێنی نیشتە جێبوون بێ، هەموومانە شێوازێکی سادن، بەڵام زۆر جاریش زیان بەو کللتورە گەێنێت کە لە ڕابردوودا هەبووە کە بەخۆ ببینینیان هەندە چێژبەخشن کامانگەڕێنێتەوە ئەو سەردەمە بۆ جوانکاریکی تەواو و گرنگیەکی تەواوی ئەو کەسانێک پێوە دیارە کە دروستیان کردووە. تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24م پێشکەشکردن بۆ هیوایم هەمیشە لە خۆشیان بێنن.